فەرماندەکانی پێشمەگە لە باشووری کەرکووک داوا دەکەن ئۆپەراسیۆنی حەویزە نەخرێتە دوا قۆنەغی ئۆپەراسیۆنەکانەوە لە عێراق و ڕەشی دەگەێنن ئەگەر لە دوای مووسڵ تەلەحفەر پاک بکرێتەوە مەترسی ئەمنیەکان لەسەر کەرکووک زیاتر دەبن. حکوومەتی عراقی بەنیازە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی تەلعفەر دەست پێ بکات لە پاشان ڕزگارکردنی حەویجە دەست پێ بکات، یعنی حەویجەی تاخیر کردووە، بەڵام وڵاتانی هاوپەیمان بە تایبەتی ئەمریکەکان جەخت دەسەرەوەکەنەوە کە پەلە بکرێت لە ڕزگارکردنی حەویجە و نەمان حەویجە لەوێنانە. خۆتان نەزانن حەویجە خەتەراتی شێکجار گەورە بە تایبەتی لەسەر کەرکووک و ناوچەکانی، چونکە ئەو داعش ئەو مفارزانی کەماوە لە مووسڵ ناوچەکانی تر ئەگەر تەلعفەرش ڕزگار بکرێت بە تاکید داعش ئەو مفارزان دێن نزیک حەویجە و خەتەراتەکە یەکجار گەورەتر ئەبێت لەسەر شاری کەرکووک و دەوروبەری، و ئێمە داوا لە حکوومەتی عێراقی ئەکەین لەگەڵ هاوپەیمانانە پەلە بکرێت لە ڕزگارکردنی حەویجە و بۆ ئەوی حەویجەش ڕزگار بکرێت و داعش ئەو مەترسیەی نەمێ ئەو مەترسیە لەسەر کەرکووک دوور بخرێتەوە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش داوا دەکات سەرکردایەتی کورد وەفدی تایبەت ڕەوانی بەغدا بکات بۆی ئۆپەراسیۆنی حەویجە نەخرێتە دوا قۆنەغی ئۆپەراسیۆنەکانەوە لە عێراق. ڕاستە وەکو قیادەی کوردی و فەرماندە عسکەریەکانمان پێشمەرگەکانمان و ئیدارەی شار بە تەواوەتی خۆیان ئامادە کردووە بۆ ڕزگارکردنی حەویجە و چەندین جاریش داوایان کردووە لە حکوومەتی ئیتیحادی کە هەنگاوی جددی بنێن و دەست بە ئۆپراسیۆنی پاکردنەوەی حەویجە بکرێت بە هەماهەنگی بە تەنسیق لەگەڵ هێزی پێشمەرگی کوردستان لەو منتیقەیە. بەڵام لێرە پێویستە قیادەی کوردی و ئەوانەی کە ئەمڕۆکە فەرماندەی هێزەکانی پێشمەرگەن لە کوردستان و لە کۆبوونەوەکانی هاوپەیمانان بەشدارن بچنە بەغدا لەگەڵ بەغدا قسەیەکی جدی بکەن بۆ ئەم پرسە گرنگە. مێشتنەوەی حەویجە بە دۆخی ئێستا واتە بەهێزکردنی تیرۆر و تیرۆرستانە لەو منتیقەیە، هێشتنەوەی حەویجە بەم دۆخی ئێستا واتە زیادکردنی مەترسیەکانە لەسەر کەرکووک. لێرەیە ئێمە پێویستە ئێمە هەنگاو بنین ئەگەر ئێمە چاوەڕوانی حکوومەتی ئیتیحادی بین و چاوەڕوانی لایەنی عەرەبی سونی بین ناوچەکانی خۆیان ڕزگارکەن پایکەن و من پێم وایە نایکەن و ئەو ڕەنگە لێستای لە بەرژەوەندیشان نەبێ و ڕەنگە ئەمە پلانێکی خۆیان بێ بۆ ئەوەی فشار و زەخت بێ لەسەر کەرکووک و ئیداری ئەم شارەدا بەکاری بێن لە دژمانە، بۆیە دەبێت ئێمە ئەو هەنگاوە بنین. بە بۆچوونی شارەزایانی سەربازی نیەتەکەی لای حکوومەتی عێراق کە حەویجە بخرێتە دوا قۆنەغی ئۆپەراسیۆنەکانەوە لە عێراق و شارەزایانی سەربازی ڕاشی دەگەێنن بۆی ئۆپەراسیۆنی حەویجە دوانەخرێت ئەو لایەنە پێویستی بە هەمانگی نێوان هەرێم و بەغدا و هاوپەیمانانی شەیە.